بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە باسێکی زۆر گرنگ کە چەندین ساڵە لە یاد و بیرکردنەوەی منایە. ئەویش بەسەرهاتی چاکانی کوردە. ئێمە چاکەکاری زۆرمان هەبووە. باو باپیرانمان ئێستا ڕابردوو. کاتی خۆی ساڵی 2008 ویستم ئەم بەسەرهاتانە بکەمە پرۆژەیەک و خەریکی بم. ماوەیەکی کەم خەریکی بووم، سەیرم کرد سەرقاڵی زۆرە بێت، ئیشی دەستگایەکی گەورەیە بیکات. بۆ نمونە چاکەکردن لە جۆری چاکە لەگەڵ دایک و باوکان نمونەی زۆر جوان لە باو باپیرانمان لە خەڵکی تر لە هی خۆت لەوانەیە 10 چیرۆکی ژیانی خۆت هەبێت کە زۆر گرنگ بێ خەڵک بیزانێت. یاخود هی کەسانی ساڵحی پێشینانی خۆمان، ژن و پیاوە چاکەکان، ئەولیا و دۆستەکانی خوا کە لە کووردا هەڵکەوتون بە هەزاران چیرۆک و بەسەرهاتەیە. حیفە ئەوانە ون ببێ، ونی شەبێت. بە هەزار چیرۆک و بەسەرهاتی زۆر کاریگەر کە ئەبوو بکرێتە کتێب، ئەبوو بکرێتە فلم، ئەبوو بکرێتە چیرۆک و بەسەرهات بۆ مناڵان، بۆ مێردناڵان، بۆ گەورەکان. بەڵام ون بوو بە وەفات و کۆچی دوایی ئەوانەی هەڵگری ئەو چیرۆکانە بوون، یاخود گێڕەرەوەی ئەو چیرۆکانە بوون، کۆتایی هاتووە و ئێستا نازانین لای کێ دەسمان کرێت. بەڵام ژمارەیەکی زۆر خەڵک ماون و خەڵک بە بەردەوامی هەن کە چاکەی زۆر عەجایب ئەبینن و حیفە و چیرۆکانە ون ببێت. ئێمە زۆر جار لە وتارەکانی جومعەیە، لە کتێبەکانە، لە بەسەرهاتەکانە، لە وەعز و ئامۆژگاری داعی و بانگخواز و مرشید و زاناکانە چاکە و چاکەکارانی عەرەب، تورک، فارس باسەکەین لە پێشینان و لە زۆر قەدیم و لە ئێستایە. شیعر و شانامەی ئەوانە گێڕینەوە. ئەی بۆ بەسەرهاتەکانی چاکانی کوردی خۆمان باس نەکەین؟ بۆ کەممان هەبووە لە مەدرسە و لە مزگەوتەکانی کوردستان و لە خانەقا و لە تەکیە و لە حوجرەکانی کوردستان و لە دیوەخانە گەورەکانە، لە لادێ و شارەکانمانە، لە کوچە و کۆڵانەکانمانە ژنان و پیاوانێکی زۆر هەڵکەوتوو لە ڕووی دینداری، لە ڕووی نانبدەیی، لە ڕووی ئەخلاق جوانی، ڕێزی دایک و باوک، چاکەکردن لەگەڵ گیانداران، بە هەزاران چاکەی جۆرا و جۆر، دروستکردنی مزگەوت، دروستکردنی پردێک، خێر و چاکەکردن، بەخشینەوەی هەر شتێک کە خەڵک پێویستی بێت. ئەمانەمان زۆرە. ئەیکێ کۆی کاتەوە. ئەوەی یەتە بەرچاوی من، نازانم لای جەنابتان ئەو شتانە یاخود و کتێب لێرە و لەوێ شتێکی کەم هەبێت. کتێبە بەناوبانگەکەی مامۆسای خۆشەویست، مامۆسای کۆچکردو و مامۆسا عەلادین سوجادیە کە ڕشتەی مرواریە 8 بەرگی کردووە. ئەویش قسە نەستەق و قسە خۆشەکانی ناو کوردەواری کۆ کردوێتەوە. ئەنا ئەو تەصنیفەی کە من باسم کرد زیاتر لە 50 بەش، وەکو ڕێزی دایک و باوک، وەکو وەرع، وەکو تەقوا، وەکو خواناسی، وەکو ینی ئەنواع و ئەشکاڵ چاکەکردن، ئەم بابەتانەمان کۆ نەکراونەتەوە، وەکو چیرۆک و بەسەرهات کۆ نەکراونەتەوە. ڕەنگە ئێستا تۆ کە بینەری ئەم بەرنامەی ئێمەی زیاتر لە 10 چیرۆک و بەسەرهاتی زۆر جوان و کاریگەر لە ژیانی تۆیە هەبێت، دەربارەی ئەجەل، دەربارەی قەدەر، دەربارەی شتە زۆر جوانەکان کە خەڵک زۆر پێویستی بێ بیبیستێت، بیبینێت، سەیری بکە و چاوی لێ بکات، بەڵام نازانێت لەکوێ دەستی بکەرێت لەبەرەوەی کۆ نەکراونەتەوە. ئەم دووەڵقەیە کەینە ئینشاءڵڵا پێشەکیەک بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، بۆ نووسەرەکانمان، بۆ خۆشەویستەکانمان، بۆ ئەنەی کە سەیرمانەکەن و بینەریان بەرنامەیەن، تا بەڵکو کۆمەڵێک گەنج، کۆمەڵی خەڵکی دڵسۆزی ئەم نیشتیمانە خۆشەویستەی کوردستانمان هەڵسن بەم ئەرکە جوانە و کۆکردنەوەی بەسەرهاتی چاکانی کورد. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. وتیان بە ئیمامی شافعی: ئەی ئیمام، پێمان بڵێ واجب و واجبتر و سەیر و سەیرتر و قرس و قورستر و نزیک و نزیکتر کامەیە؟ فەرمووی: واجب الناس أن يتوبوا ولكن ترك الذنوب أوجب، والدهر في تصرفه عجيب
وغفلة الناس عنه أعجب. والصبر عند المصائب صعب، ولكن فوات الثواب أصعب. وكل ما تتمنى قريب، والموت من دون ذلك أقرب. واتە پێویستە لەسەر خەڵکی تەوبە بکەن، بەڵام وازهێنان لە گوناه واجبترە. زەمانەشتی سەیرەهێنێت، بەڵام غافڵی خەڵکی لەوە سەیرترە. ئارامگرتن لەسەر مۆسیبەتەکان قورسە، بەڵام لە دەستچوونی پاداشت قورسترە. هەرچیەک بە ئاواتی ئەخوازی نزیکە، بەڵام مردن لە خوار ئەوەیە و نزیکترە. مامۆستا سەعیدی نورسیە فەرمێ باشترین کردەوەی چاک و مەزنترین فەرمانبەری بەلامەوە لەم سەردەمەیە ڕزگارکردنی ئیمانە و هەوڵدانە بۆ بەهێزکردنی ئیمانی کەسانی تر. کەواتە براکە موریابە، نزیکی خۆویستی و لە خۆبایی بوون مەبەرەوە و توخنی هیچ شتێک مەکەوە کە لەمانە نزیکە بخاتەوە، بەڵکوە بێت ئەهلی حەقیقەتی ئەم سەردەمە بە تەواوی خۆیان لە بەشی دەرونی خۆیاندا بماڵن و واز لە خۆویستی و لە خۆبایی بوون بهێنن. بەڵکو ئەمە لە هەموو شتێک پێویسترە کە جێبەجێ بکەن، چونکە مەزنترین مەترسی کە لەم سەردەمەیان ڕووە کاتە مرۆڤ لە ڕێی خۆویستی و لە خۆڕازی بوونەوە دێت. کەواتە با هەموو یەکێک لە ئەهلی حەقیقەت هەمیشە بۆ ناتەواوی و کەم تەرخەمیەکانی خۆی بڕوانێت و بە تەواوی خۆنەویستی بنوێنێت. پارێزگاری ئیمانەکەتان و بەندایەتیتان بۆ خۆی گەورە بە پاڵەوانێتیەکی بێوێنە لەم بار و دۆخە دژوارەیە پلەیەکی گەرێ بەرزە. سەرەتا بەخێراتتانەکەین، خۆشحاڵین بە هاتنی جەنابتان و سوپاسانەکەین بۆم دەرفەتی بەتان ڕەخسانوین بۆ باسی ئەو پیا و باشانێکەوە لە کوردستانە و لە قەرەداغا و لە گوندی تەکیە بە تایبەتی کەوایەکێ لەو پیاوانە مامۆستا شێخ حەسەن کە لە شێخ ئەحمەی ئیمامی شەر مەشهوورە هەر بە ئیمامەت هاتوون و بە پشتاپشت هەر بە ئیمام و خەتیب بوون هاتوون خوارەوە هەتا وەکو سەر باوکیشم لەگەڵ ئەوە لەم ناکوژاوەتەوە ئیمامەت و خەتابەتە. ئیتر شێخ حەسەن یەکێ بە لەو پیاوانەی کەوە من لە خزمەت کە حەوەمینی شەقار مەشهور باوکی مامۆستا محەممەد باپیری مامۆستا نورەدینی ئیسای خۆمانەکە تەمەندی لێژ بێ زۆر لە خزمەتی یابووم، زۆریش منی خۆشەویست لەبەرێکەوە زۆر جارکەوە سەریم بۆ ئەتاشی و اینجا ئەچمە خزمەتی وانە شتی زۆر خۆشی بۆ گێڕامەوە. تر باسی لەو باسانی کە بۆی گێڕامەوە باسی ئەم شێخ حەسەنی بە گێڕامەوە وتی ئێمە مناڵ بووین، حەو مناڵ بووین، ئیتر یاری ئەو ساوەها بوو شیشێکی ژاڵەیان پێ بوو تر و یانوت ئەمە ماینەوە غاغارێنیان پێ کرد. ئەڵێ لە بەبەردەمی ماڵیان تێپەڕمان کرد لە حەوشەکەیان نا سەکۆیەکی هەبوو دانیشتە بوو باین کردین ئەوەرن وەرن بۆ کوێچین ڕۆڵە. ئەمە شێخ حەمەمین خۆی بۆی گەڕایتەوە. بەڵێ خۆی بۆی گێڕامەوە. ئیتر ئێمەش لە ترسە ناوشک وەسای وامانزانانی لێماندا وەکو ئیسە نەبووکەوە حساب بۆ کەس نەکرێوانە شەرمشۆ هەبوو کاتە ئیتر کە بیوتایە مەڕۆن نەمانێت لە عینی کاتە وەساین باین کردین دای نیشان نوێمە چاوەڕام بەدارێکی خۆمان لێماندا بۆ دارێکە سوار بوویتی باین کرد لە خێزانی لامە زیێبای ناو بووە مەشکە ژەندووە وتی ئەرێوەڵەوەی دەکەرەکەین بۆ بێنە وتی کەرەی هێنا کەرەیەکی زۆریش بوو لە قابلمەیەک هەبوو هێنای وتی دەبڕۆ لەنا باوەڕەکەی خۆما خورما هەیە بێنیتی خورما شتێکی زۆر غەریب بوو لە ئێمە هەن نەبوو ئەو لە کفری خورماگوو بۆیانێ کە باسێکی مامۆستا شێوڕان باس لە 70-80 ساڵ بەلایکەمە زیاتریش ئەرێوەڵە. ئیتر کاتێککە خورما و کەری بۆ هێناین و نانی بۆ هێنای خورماکی بۆ کردنە سەر لەگە کەریەکە ئیتر وتی کوڕم ئەو خورما و کەریە بخۆن ئێمە بەتەمای لێدان بووین ئەو بەم شێوە ڕێزمان لێگرێ بە قسەیەکی خۆشەوە خورما و کەرێمانداتێ خورماکەرێمان خواوتی لەو کاتە شوشەیەکی بچووک هەبوو لە پاڵیا و مەرەکەبی تیا و پیکەیەکی پیا کردوتی بە پەڕی مریش بیا بە پیکای بوو دەستکە بە نووسینی ئەمە پێوترێ ئەلفوبێ کە نانەکەتان خوار خورماکەرەکەتان خوار پێتان نەڵێمەوە ئیتی ئێمەش خواردمان کۆمەڵێ مناڵ بوون حەو مناڵ بووین وتی بەڵێ کاتێککە خورماکەرەکەمان خوار زۆرمان بەلاوە خۆش بوو ئیتەوەی دەبا ئەمجار دەست پێ بکەیت لە خۆشی و خورماکەریەوە ئیتر حەزمانەکە زیاتر بخوێنین وتی ئەگەر لەبەری کەن بۆ سبەینێ سبەینی خورماکەری تریشیان دەبێن بەم شێوەیە ماوەشی حەسەن وتی لە هەمان کات لەو ڕۆژە لە خۆشی خورماکەرەکە بوویکەوە بەیانی دەستمان کرد لەبەرمان کرد ئەو ڕۆژە وتی وەڵڵاهی هەتاوەکو
قورآانی پێ ختم کردوین و مجموعەیە کتێبی وردێ وەکو جەمع جوامع و نازان ئەو کتێبانی فتح القەریب وتی کە شارزایەکی هەبوو لەو کاتە وتی هەمووی پێ تەواو کردوین حتا وەکو ئەو قورآنەمان ختم کردووە بە بەردەوامی و کتێبەکانیشمان خوێندووە زۆر شتی فێر کردوین بەبێ مقابل هەموو ڕۆژی خواردنی ئەو پێمان ماشاء الله کە لەو کاتە کە هیچ نەبووە زۆر فەقیر حاڵی بوو مامۆسایەکی دەرزی بە تەلەبە بوو تا قورآانی پێ بوو تا حونجەی پێ وتیا فتح قەریب و کۆمەڵە دەرزە سەرەتایەکانی پێ بوو تا زیاتر وا باو بوو کە خەڵک شتێ بر بۆ مامۆسا ئەو شتیاوە بە مناڵان بەڵێ بەڵێ یەکێ لەوانی تر کەوا باوکمی گێڕاوە بێزەبەت لە خەیاڵم نیە کام نایب کە ئەمە بزانم باوکی شەمەحووی کاکە حەموو کە حەسەن کاکە حەما شاعولکەریم مناڵ بووە کاتی خۆی کە هەتیو بووە پێ وتووە بەدایکی وتووە بۆچی کوڕەکە نانێری دەرسی پێ بڵێم ئەوشێتی وەڵی مامۆستا خۆ دەزانی ئێمە کەسمان نییە لەم زستانە کەس نییە دارمان بۆ بێنێ سەرمامانە بێت و ڕقە بینەوە ئەوش فەرموویەتی ئەی من کوڕم هەیە هەموو ڕێچین دارێنن بۆم ئەگەرەکو من هەموو ڕۆژێک باوشی دار بخۆم خوارە بۆ حەوشەکە لە بەردەی ماڵی ئەوانە بووە ڕازیابی کوڕەکەم بیت دەرسی پێ بڵێم ئەو شتێک گەر وەڵا داربێنی سەرمامان نەبێ من حەزەکەم ئەڵێ هەموو ڕۆژێک کە ئەو بارەداری بۆ هێناوە کوڕەکانی باوشێکی خۆی بۆی خستۆتە حەوشەکە بۆی هەواداوەتە خوارە حەوشەکە توی بەستەوتی ئەرە وەڵا تا بەیانش دوو بەیانی بەشمەکە ئیتر کوڕەکە بەرە هەتاوەکو خۆ دەرسی پێڵ ئەڵێ دەرسی تەواوی قورئانی بۆی ختم کردووە ئیتر لە جاتیوی کەوا داوای لێکە بڵێ من بە مقابلی ئەوەی کەوا دەرسی بە کوڕەکە تەڵێن ئەو داریشی بە خستۆتە خوار بۆی سەرمای نەبێ ئەم مامۆستا شێخ حەسەنە مامۆستا شێخ وران بەڵێ ئەگەر بۆمان باس بکەی کە ئایا بە مقابلی خۆختە معاش نەبووە شت نەبووە نەخێر چەندێک مەلا بۆ لە تەکیە چەندێک مەلایەتی کردووە ئیمام خەتابەتی کردووە و چۆن ژیاوە قوربان خۆی هەر لەسەر خۆیان سەر زەویان هەبووە فەلاحەتیان کردو و زەراعەتیان کردو خۆیان اینجا کەمی حیوانیان بۆ خۆیان ژیانەوە چاوەڕانی دەست کەس نەکردووە نەخێر هیچی وەرنەگرتووە حتا ئەڵێ ئەگەڕنەوە کەوا چەند ساڵ ئیمام خەتیب بووە ئەڵێ 63 ساڵ ئیمام خەتیبی مزگەوتی تەکیە بووە 63 ساڵ بەڵێ شەق ئەحمەدی ئیمامیش کە باوکی بووە هەر بە ئیمامکە ناوبانگی ناو ئیمامە هەر ئەیش عینشت ئیمام و خەتیب بۆ لێوێ لەگەڵ ئەوەشە ئەگەڕنەوە کە ئەو کاتە بەلوعە و شوێن دەستنوێژوانە نەبووە هەر چەمەکە بووە کە دەستنوێیان لێ شۆردووە ئاهاتن بۆ مزگەوت کولەکەیەکی ئاوی یا گۆزەیەک بوو لەسەر کەوشکەنەکە دایان ناک بەپی پەتی پێڵاو نەبوو لەو کاتە لەو سەردەما ئیتر دوای ئاوێنەکە بە قاچیان هاتن ناو مزگەوتەکە نوێژیان نەکرد ئیتر ئەو تۆزێ خاوەخاویە کرد لە دەست نوێژاوتی وەڵاهی ئەم مامۆستا حەسەنە ئاوە خاوەخاوکە فرێ ئیشەکانمان ناکەوین بزانین بە هەر هەمومان جووتێ پێڵاوی بۆ ناکڕی کەوشی ئەو کاتە کەوشیان پێوتوە ئەڵێ وەڵای خۆشتێکی باشەوانە هەر یەکە ئەو کاتە فلس و بێت چوعانە ئەو کاتە پارێەوە بۆیان کۆ کردو جوێ پێڵایان بۆ کڕیوە ئیتر هەموو جارێکی و لە چەمەکە دەزنوێ شۆڵی پێڵاوەکان یەکردە پێ ئاهاتوت محتل نابوو دوا ناکەوت نوێژەکەی بۆ کردن ئیتر ڕۆژێکیان بێلامانای گوێرەژێکی پێ بۆ بارێ پەینی پێ بۆ بردی بۆسە زەرعاتەکەی کابرایەکی پێگەیشت و بە خێراتنی کردووە خەڵکی تەکیە جا کە سەیری کردو پی پەتیە توی باش مامۆستا حەسەن ئەی تۆ بۆ ڕەزیلیەکەی دڵی ناوی پێڵاوەکان لە پێکەی بۆمان کڕیوی ئێشەڵە خوا جزای خێرتان باتەوە ڕاستەکەی بەتان کڕیوم پێڵاوتان بۆ کڕیوم بەڵام ئێوە بەتان کڕیوم دەستنوێژی پێ بشۆم بۆ مزگەوت و بێنمیەوە جایز نییە بیم بەسەر زەرعات و باری پێ بەرم بۆ وێنی ئیشی پێ بکەم ئیشی خۆم پێ بکەم ئەوە وارع بووە بەڵێ ئیتر هەر لە عینی کاتە ئەم مامۆستا حەسەن باوکی شیعەبڵا بۆ شیعەبڵایش چەند کەسانێکی هەر پێگەیانووە لە سەردەمی خۆیان یەکی لەوانە مامۆستا مەلا عەبدوڵڵای کاوخار مەلا عەبدوڵڵای تەکیەیی یعنی کوڕی ئەم شێخ حەسەنە کوڕی ئەم کە شێخ حەسەنە بەڵێ کە بە هەمان کات بەڵام ئەویش هەر لەسەر ڕەوتی باوکی ڕۆیشتووە ئەم شێخ عەبدوڵڵا چەند کەسانێکی پێگەیانووە لەوانە کە مامۆستا مەلا عەبدوڵڵای کاوخار مەلا عەبدوڵڵای تەکیەیی کە ئێستا لە حەیاتە ماوە خوا تەمەن درێژیکە یەکی ئەوە لە مەلا ڕەزا مەلا ساڵح حسەینی ئەفەنی مامۆستا شێخ محەممەد کە حەوەمین شێخ محەممەد مام عەبدوڵڵا مەلا نەسرەدین کە خاڵی خۆمەکە لەگەڵ شێخ محەممەد کاکە حەمەو ئەمانە تەلەبە و فەقیه ئەو بوون و ئەو پێگەیانوون و یەکێ لەوانە کە مامۆستا مەلا عەبدوڵڵا لە من نەمام و دەستنوێژی ئەو مەگەرەکو مەلا عەبدوڵڵای تەکیە یا مزگەوتی گەورە بەڵێ ئەڵێ گەرەکو من شیعەبڵای شێخ حەسەن نەبایە ناگەیشتم بەم پلەپایکەوە ئەو پێگەیانوو ئیتر هەموو جار لە نامێلکەکانێک ئەینووسێ
نامەکەیەکی نردوو بە باوکم ئەینوسی بۆ شێخ کامیل کوڕی ئوستازەکەم یعنی وەکو وەفایەکەوە پێنجنایی باوک بەڵە کوڕی عەبدوڵایە ئەویش بە هەمان کات چەندها کەسی دەست پێ و تۆ شێخ کامیلی شەرعینیشێت نزیکەی 20 کەسی قورآن پێ ختم کردووە لەگەڵ ئەوەش کە هەر کەسی قورآنی ختم کردایە خۆی هاو بە سلێمانی قورآنێکی بۆ هەدیا کرد و بۆ هێنا زۆریان کە ئیسش کە لە حاڵی ژیانان الحەمدلله ئەڵێن ئەو قورآنێکەوە بۆی هەدیە کردووی هیچ هەر لەوە دەورەکەینەوە. کا حەمەڕەحیم کاتی خۆی لە تەوێڵە جەنابتان پیاوچاک و ئەولیا و دۆستی خۆ ئەو ژنی ساڵحی زۆر تیا بووە ئەوانە چۆن بوو؟ ئەوانە هەموو بۆ خوا سەڵحا بوون هەمووی ئینسانی باش و مؤدەب و ڕێک و بێک چاویانە کەوت بە ئینسانێکی پیاوێکی غەریب یعنی پێشبڕکەیان دەیەکرد ئەوانە ئێوارە بیبنەوە ماڵەوە پیاوە پیرەکان کە ئەچوون بۆ مزگەوت من خۆم یەکێک بووم لەوانە باوکم فەقیر بوو زۆر کە ئەچوو بۆ مزگەوت ئێواران ئێوت بە دایکم ئافرەت ئەگەر چێچت لێ نابانەختی ئاوی زیاد بێ نەکو یەکێک لە مزگەوتا ما بێتەوە بێنمەوە لەگەڵ خۆمە نانێکمان لەگەڵا بخوا هەموو ئەوە عادەتی ئەو عادەتە نەماوە ئێمە تەوێڵە هەموو وابوون چونکی سەر حدود بوون ئێمە دراوسێ بوون لەگەڵ ئێرانە هەر کەس ئێواران هەموو ئێوارێک هەموو کەس پیرەکان ئەچوونەوە ئەکسەریەتیان غەریبەیان لەگەڵا بۆ ئەیان بدەوە ماڵەوە شوێنی چاکیان بۆ ڕاخز نوێنی چاکیان بۆ ڕاخز خزمەتیانە کرد حتا بەیانی ئەڕۆشتە دەرەوە ئەرەوەڵە. کاک حەمەڕەحیم تۆ خەڵکی ساڵح و زانا و عالمی ئەو کاتە ئەگەر بیرە ما بێت ئیسە پیاوێکی و حاجی سێم حەمەوە پیاوێکی چۆن؟ پیاوێکی پیاوانەی مردی مردانە بوو سیفەتی ئەوە بوو هەر بۆ خوا سەڵحا بوو بۆ خوا سەڵحا بوو حەزی ئەکرد دائیمە بە باشە حەزی ئەکرد یەکێکی ببینایە نەختێ جۆرێک وایە یارمەتیە ئامۆژگاری ئەکرد ئەیوە ئەمە خراپە ئەوا بکە کوڕم ئەمە خراپە ئەمە مەکە ئەوا بکە ئەبێ ئەخلاقی ئینسان ئەبێ باش بێ ئاگاتان لە خۆتان بێ ئەمە سیفەتی ئەو پیاوە بەرزانە بوو حاجی شێم هەموو پیاوێکی زۆر مرد و ڕێک و پێک بوو نانبە بوو باخێکیان بوو لە تێوەڵە ئەو باخیانە هەر پێ ئەگەیش تر خەڵکی ئەچوو شتی هێنا لەوێ بە تەبەڕک یانتەوە ئەوەنە ئینسانێکی ساڵح بوون لەبەر ئەوەی ساڵح بوون یعنی ئیرادەی خواتر شتێکی نەختێت توی خوارە بوو بە شفا بووی ئەتر بە ئیرای خوا خۆشتەکەینا هەیچ شتێ بەبێ خوا ناکرێت ئەوەنە ئینسان ئەو خەڵکە ئەوا بوون ئەوان سێم حەما ماڵی باوکی سێڕەشاد باوکی سێڕەشاد پیاوانە ئەوانە هەربوو مەلا صاحب ئەوانە هەموو پیاوی مەلا عەبدولحەو هەبوو مەلا هین عەبدولحامی لە ئێمە دراوسێمان بوون ئەو پیاوێکی عالمێکی زۆر عەجایب پیاوێکی عیبادەتیان چۆن بوو کاک؟ ئەوانە دائیما دەمیان بە ذکرەوە بوو دائیما سەڵەواتیانە دائیما 24 ساعت دەمیان بە ذکرەوە بوو ئەرە وەڵای مەلا ئەوەی حامێ ئێمە ئەزانیتی هەر پیاوێک بوو ماشەڵڵا بە هەیبەت 4-5 کوڕی هەبوون هەمویان ئەمری خۆیان کرد یەک مامۆستا یەکێکیان ماوە هەمویان کوڕی پیاوی چاک ڕێک و پێک لەخوا بەزیابێ هەمویان پیاوی چاک بوو زمانیان ئەپاراست قەتحیەن قسەی خراپ نەهات بەدەمیانە قەتحیەن هەرچی شتێک هەرکەس بیانزانایە هەرکەس زمانی خراپە و مۆژگاریانە کرد ئامۆژگاریانە کرد یانهێنا کاکە ئەمە ڕێتە ئەمە وایە وا بکە ئەمە خراپە خوا لێت عاجزە بێ ئەمە دائیما خەریکی ئەو شتانەبوون خەڵکیان هین ئەکرد بانگە کرد بۆ لای خوا هاتوچۆی مزگەوتیان چۆن بوو؟ هاتوچۆی دائیما لە مزگەوتا بوون ئەکسەری خۆ مەعاشیان نەبوو برا بە زەکاتی خەڵکە ئەژێر بەخوا خۆسە مەعاش بەس لام وایە مەلا ساحبمان بوو مەعاشی هەبوو ئینا باقی مەلاکانی کە هیچ کامیان مەعاشیان نەبوو هەمویان بە زەکات و یا باخیان هەبوو بە عینی باخەکەی خۆیان
کاروان شتیانە کرد و بەوە ژیان ئەرەوەڵە منطقەی هەورامانی ئەمدی و ئەودی و نۆتشا ینی خەڵکی ساڵح و عالمی باش و ئەمانە کێ هەڵکەوتووە گەر بیرە بێت خوا دەبیرم نایەن ئەوانە ئەرەوەڵی ئەرە بەخۆ بەس دەتەوەڵا خانەقای لێبوو پیاوی باشی لێبوو خانەخا لێبوو پیاوی چاکی لێبوو خانەخا ئەوسا کە شێ ئەحمەی بەرەوە شێ ئەحمە باوکی عەبدوڕەحمان ئەو شێ ئەحمە پیاوی چاک بوو لە زمانی منە کە دیبێتم خانەخا لە هەڵەبجەش خانەخای هەبوو هاتنەوە بۆ تەوێڵەش ئەوان نانبە بوون خەڵکی تر خەڵکی ئەچوو فەقیر و فقرامایەوە ئێواران ئەچوونە ڕوویانە کە دەوێ شۆر با مۆربیانیان خواردن خەڵکەکە قەناعەتی پێ هەبوو تا لێوێ ئەمانەوە دائیما خانەخایان خەرەباڵغ بوو نانبە بوون ئەوانە خەڵکی ڕووی تێیەکردن هەر کەسی ڕووی تێیەکردن ئینسانی مسلمان و ڕێک و پێک بوون نوێژیان بۆ کردن لەوێ یعنی هەر کەس نوێژی نکردای نەیەتوانی بچێ بۆ خانەخا کاحمە ڕەحیم بەچی ئەو خەڵکانە دروسە بنەوە جارێکترانی ئەو پیاوە ساڵحانە ئەو ژنە ساڵحانە ئەوانە بەخوا کەم دروست بنەوە بەس ئەبێ بە تەخوا ئەو شتانە دروست دەبێتەوە هیچ شتێ بەبێ تەخوا ناکرێت ئەرە وەڵا تەخوا لە خوا بترسێ خوا بکە بە مەراقیب خۆی هەرچی شوێنێکەوە چێ خوا بکە بە مەراقیب خۆی حەج کوێ بچێ لە هەر شوێنێکەوە بێ ئەبێ خوا بکەی بە مەراقیب خۆت لە هەر کونێکا بیت لە هەر خوا نەکەی بە مەراقیب خۆت تۆ دۆڕای مامۆستایەکی ترە فەرمێت دیێوانەمەوێت مشتێک دیێوانە ئەوانەی لە هەموو پێوەرە باوەکان ڕاپەڕن و سنووری سرجەم پێودانگەزانراوەکان تێپەڕێنن دیێوانەمەوێت مشتێک دیێوانە لەوانەی وەختێ بەرەو جوانی و خۆشیەکانی دنیا ڕاکەن ئەمان لە دەستی هەڵدێن و ئاوڕیشی لێ نادەنەوە و ئەوانە ئەو دیێوانانن کە سەرداری پێغەمبەران صلی الله عليه وسلم وەصف و سەنای کردوون ئەوانن کە بیر لە خۆشی خۆیان ناکەنەوە و چاو نابڕنە پلە و پایە و ناوبانگ ئەوانن کە دوای مڵک و سامانی دنیا و چێژەکەی نەکەوتون و لە تاقیکردنەوەی ماڵ و مناڵە نەکەوتون خودایە لێتە پاڕێمەوە گەنجینەی مهر و سۆزت بێسنوورە و دوایی نایەت هەر کەسێک هەر داوایەکی هەیەبی دەرێ کە دێتە سەر من خودایە داوای من مشتێک دیێوانێ دیێوانە یا ڕەبی خۆی گەورە شیفا بۆ جناوی باوکە بنێرێت ئێمە هەر لە بەرنامەی شیرینچا کە ئێستا ئەوانە خۆشە و لەسەر جێگایە مقابلەمان کردو لە ناو مزگەوتەکەی تەکیە کە قورئانە خوێنێت و بەڕاستی دیمەن و هەیئەتێکی زۆر جوانی هەبوو ئەو کاتەش مزگەوتەکەی تەکیە یعنی ئاوا نوێ نەکرابوویەوە هەر لەسەر شێوازە قەدیمەکەی خۆی بوو خۆی گەورەی ئینشاءالله شیفای بۆ بنێرێ یا ڕەب ئینشاءالله پەنا بەخوا قورئان ئەم شیع عەبدوڵڵا کاتێک کە من بە خزمەتی نەگەیشتم باوکم ئەڵێ من تازە سەرەتای پێگەیشتنم بوو زەویەکیان هەبوو زەویەکە لە بینی کۆشک و تەکیە ناوی کۆتەوە ڕەشە زەویەکە ئەڵێ چەند کەسانی بووین کردومانە بە گەنمێکی زۆر زۆری تیا بووە یەکێ لەوانە کە حەوامینی دادایمنە کە حەوامین ئەگێڕاوە لەم خۆم لەگەڵیان ناوم خەرمانیان کە پاک کردووە ئەو کاتە شتێ بوو پیانە و کەو کە پیان پێوانە کرد لە جاری تەنەکە و فەردەئیسە ئەڵێ شوێنی خۆی نەگواستوەتەوە لە دەستی زۆر درێژ نەکردووە لە شوێنی خۆیان حەوت هۆڕی ئەو کاتە کە هۆڕیان پێوتووە لە جاتی فەردەی ئیسە بووە حەوت هۆڕی گەنم تێ کردووە لە شوێنی خۆی نەجوڵاوە توێتی وەڵاهی ئەم گەنمە هەستەکەم جوڵەی تێەکەی وەکو بەرەکەتی تێکەوەی حاژەی ئەجوڵێ بەخوا ئەمە چەند بارێکی لێ نەبین و خەڵک ببینێ ئەمە احتیمالی هەیە سەرمان بخوا شتێکی تیا هەیە ئەمە خوا ماپارێزێ ئەڵێ ئەو شەوە چەند بارێک حازرەکەن بیبەنەوە بۆی کەوا دەرنەکەوێ بە سوزن دەمی هۆڕەکان بدورن باین کرده بوو کامیل
ئەو سوزنە بۆ بێنە لە بن ئەو دارایە هەڵێ کاتێککە دەستی بۆ بردووە وتی وڵی باوە دیار نییە تی ڕۆڵگەیان خۆ لایت نەبووە چا دەستی کوتاوە تی ڕۆڵگەیان ئالوایە تی بەخوا نییە زۆر گەڕا کەوتی خۆ من خۆم ئالردامنەوتی ئەرەوەڵە شتی پێوەیدا تە قەدەری خوا ئەرە شەوە زۆر بێتاقەتە بێوانە نازان چییە زۆر بێتاقەتی بە هەڵسن ئەیبەنەوە بۆ ماڵەوە ئەڵێت خوا کە ئەم بەنم نەزان ئەم شەو ئەمرم ئەم شەو جمعایە ئەمرم و بەڵام مەڵن ژن بڵێ مەڵن با ژن نزیکم نەکەوێت و هەراهوریا بکەەوە گریانکانە بۆ زیکرەکانم لەبیر نەچێت و هەتا کۆتایی بە تەمەنمێت بە زیکرەکان کەم و لای لەڵەکانم بکەم ئیتر ئەیبەنە ماڵەوە ناگەیتە نیوەڕۆ جمعە وەفاتەکە بۆ هەفتەی داهاتوو کە ئەم کە حاومی کە ئەیگەڕێتەوە لێ من خۆم بینیم لە باوکم بەدەم قسەکردنەوە دارێکی ئاوها ورد تیژە کرد و وتی لە ناکاتێکە دارەکەی ئەوە کردی بەسەری مارەکە وتی وەرە کامیل ئەمە دوشمنەکەی باوکو بکە پێوەیدا وتی کوشتی مارێک بووتی بستێکی درێژ بوو مارە ئەو شعبرا شەر واریع بوو وەکو ئەوەی کەوا بڵێن شیحەسەن کە واریە بۆ ئەمش هەروە واریع بوو سەرێشەیەکی لەگەڵا بوو سەرێشەی کەوا بە چایی باشە بوو زۆر جار ئیتر فەقێکانی لە دەرس پێوتن سەری زۆر ئێشاوتی بە خوارن هەی نەتوان دەرسان پێ بڵێ نانکی من کە خێزانی شعبڵا بووە نەنە ڕعنام هاتوێتی سە من بۆ چارەسەرەکەم شعوڵەت و دەرسیان وردەوردە پێ بڵێ هەستا بوو چوو بوو قۆرێ چایی هێنا بوو چایی بۆ تێکرده بوو وتبی بێ چایەکە خۆ باس سەر چاک بێ تی خۆمان چاییمان نەما بوو لەکوێ هێناوت ئەڵێ بەخوا تۆ چایەکە خۆ پێتەڵێن بەخوا نای خۆم تا پێم نەڵێ ئەڵێ وەڵاهی ماڵی شێ مەحموود شەقار بوو باوکی ئەم مامۆستا نەسرەدینە کە دەرسی پێ فەقی خۆیەتی ئەڵێ بەخوا ئەیکەی تۆ خۆرەکە بەیان نەبەیت و ئەوان هەتیون من چۆن ئەوە ئەخۆم ئەڵێ قەی ناکە تۆ حەقی ئەوە دەرس بە کوڕەکەی ئەڵێ حەقیەوە چایەک هەرەکەی ئەڵێ تۆ خێرەکەشم لە دەستەکەی بەخوا نای خۆمەتا نەیبێتەوە ماڵێ ئەوش ئەوە هەواریع بووە بەڵێ بۆی کەوا بەو شێوە مناڵیان پێگەیانە بۆ شێوەکەوە خزمەتی بە خەڵکی مەتیقەکە کردو لەگەڵ ئەوە شەیەکێتر لەوە باوکی دایکەم شێ مەحموود شەقار ئاشی هەبووە ئاشی ئاوی هەبووە ئیتر ئەو سەردەمە کە گەرمیان ئەبرد ئەیان کرد بە ئاشەکە ئەیان هاڕی زۆری پارەیان نەبوو ئاردیان ئەداری جاتی پارە پێوترە مزەی ئاش لە باتی و پارەی مزەی ئاش بەڵێ مزەی ئاشەکە حەقی ئەو فەردە گەنمەکەوە ئەیبەن بۆی هاڕێ ئەم بۆی هاڕێ ئیتر 2 کیلۆ یا 3 کیلۆ ئاردی لێگلەداوە ئیکردە فەردەیەکی گەورەوە ئەو فەردە دایمە پڕ بوو لە ئارد وەکو پارەوا بوو ئیتر زۆریشی کەم دەست و کەم دەرامەت بووانە ئەیزانی کێ فەقیر حاڵن ئەو کاتە لە سەربان کونێکی تیاو بوو پیانۆ کەڵاو ڕۆشنە هەم ڕۆژنایی بوو هەم دووکەڵیشی لە دەرەچوو شەوکە ئەیزانی خەوتون بەدزیەوە لە تورەکەیەکە ئاردی لێوە بەرەداوە بۆی کەس نەزانی کێ بوو بۆ ئەو ماڵە فەقیران شێ مەحموود شەقار یەکێک ئەوەیشی نەبوایە ئەچوو ئەخلاقی سەلەفی ساڵح و ئومەتی ئیسلامی کە یەکێک لەوانە کە زێن العابدینی کوڕی نەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمان ئەخلاق و ڕەوشتی هەبوو تا لە نەوەکانیشە بە هەمان شێوە الحەمدولله فەرمێ بە کۆڵ خواردنی ئەبر بۆ ماڵە فەقیرەکانی مەدینە کەس نێزانی ئەوە هەتا وفاتی کردوایی کە سەیریان کرد شۆردیان سێرکن پشتی هەمووی ڕەش بۆتەوە نە کۆڵ یاوە بە سەرشانیا و سەیریشیان کردوای چەند ڕۆژێک ئەو ماڵانە هاوارن لێن ساوتیان وڵا ئەو پیاوی کە شتی بۆ هێنان لە نیوەشەوە کەش نێزانی کێیە دیار نەماوەتیان ئەوە زین العابدین بۆ بۆیە وفاتی کردووە ئەمەی ئەخلاقی ئەم پیاوە ساڵحانەی نەوەی ئەو پیاوە گەورانە کە شێخ عەبدوڵڵا بووە یاخود جەنابی شێخ مەحموود شەقارەوە بەڕاستی ئەم ئەخلاقە هەر لەوانەوە وەریان گرتووە قوربان هەر لە ئەم پیاوە بەڕێزە ئەم شێخ مەحموود شەقارە میوانێکی زۆر کە ئاهات دەرفەتێکیان نەبوو ماڵی حاج شێخ نووری شوێنی باش بوو دەموپلی و قسەکردنیشی و خوێنەواریکی و خەڵ کردە ماڵی ئەوان بەڵام کاتێک کە میوانەکان هاتن ئەیانە بچن بۆ ماڵی شێخ مەحموود شەقار کولێرە بێن ئەوان ئارد و شتیان هەیە بچن لەوێ کولێرەکە بێن میوانەکان پێ بەڕێەکەی ئیتر میوانیان هاتبوو میوانەکانیان ئەسپ و ماینیان پێبوو هاتبوون لە پێینی دیەکەوە ئەسپەکانیان بەستبووە خەرمانێکی ئەم شێخ مەحموود شەقارە خەرمانێک گەنمی هەبوو کۆی کردبووە چاوەڕانێکی بیکوتێتە بینێک
ئەوانش هاتبوون ئەسپەکانیان بەستبووە بەسەر بەسەر خەرمانەوە. ئیتر لە بەیانی و هەتاوەکو ئەوان کەی لێ ماونەتەوە ئەم ئەسپانە ئەوەنەیان خواردبوو جا کاکە حەمەی حاجە ڕەحمان ئیگێڕاوە ئەی وەڵاهی لەوا بوو لوتی ئەسپەکان بداتەوە لە یەک لەم بەرەبەری خەرمانەکەەوە شتێکی وایان تیان نەیەڵا بوو. ئیتر وتیان کورە شەمەحموو ئەو ئەسپانیان بەستۆتە بەس خەرمانەکەتەوە تاڵانیان پێوەدایت و هیچی وتی قەی ناکە بەخوا لەبەر حاجەشێخنووری ڕوون نایەدان کە میوانی ئەون با دڵی عاجز نەبێ شەوا بەعەلی بەڵێ توی با دڵی عاجز نەبێ میوانی ئەون و بەخوا حەز ناکەم ڕوون نایە پیان بڵم قەی ناکە خوا گەورەی خوا ڕازیقە قەی با بەخۆی بیخۆن ئەڵێ سوبحان الله ڕستیان لەسەر ئەوە بوو ئەو خواردنەکەیان بۆ ژیانەکەیان لەسەر ئەوە بووە. ئەڵێ کاتێککە ئەوان ڕۆشتون و میوانەکان بڕێکردو ئەسپەکان ڕۆشتون دوای ماوەیەک ئەوسا لە جاتی هەباشە و دەڕاستەیسە بەگاگێرە بۆ کوتاوێنە جان چییە کوتی خۆی چیوەتیان نەما تۆزێ بەڵمە توی خوا گەورەی خوا ڕازیقە لەو دڵە پاکە. ئەڵێ وەڵاهی ئەوەی گەنم تیا بووە عنی خۆیشی تەساوری ناکرێ ئەمە هی ئەم خەرمانە بێ ئەوە بەرەکەی تێکەوتوو بەڵێ بەڵێ کە دڵی پاک بۆ لەو بۆ شێوە. ئیتر زۆر جار کە ماڵێک ئەو باسماکە کە کڵاو ڕۆژەی نەبووایە بیش زانێ فەقیر حاڵەوانە بە ناوی چای خواردنە کوتاڵێ ئەم کۆڵە ئاردی لە دو ئەبەست بە پشتیوە قەمسەڵەیەکی گەورە خەرقەیەکیان پێ کردە بەری بووی لە نیوەشەوە تۆ لە دانیشت لەگەڵیاننا دەمەتەقەیەکی کردەوی بەخوا ڕەنگە سەر مناڵەکان ئیشیان پێ بە ئەڕۆمۆ بە هێواش فەردەکەی لە کۆڵەکەی دانا ئەڕۆیشت دوای ئەوان پیان نازانی کاتێککە ئەوە ڕۆیشت شوێنەکەیان گەڕا بەخوا شتێکی لەبیر چوشێ مەحموود بزانین چییە تەماشاکەن ئاردایی بەخوا بۆ ئێمەی هاوردە لێ گەڕ قەی ناکە دەنگی ناکردکەوە بڵێ ئەم بۆ هاوردون و بیات بە ڕوویانە. بەڵێ ئیتر دەربارەی نازانم کێتر عەرزکەم شێخ عەبدوڵڵا کابرایە ترکەوە کامحەدین ناوباوکی کاکزا و کاک عەبدوڵڵای کامحەدین ئامۆزای کاکە لاوە بوون بە ڕەحمەت بێ خۆی گێڕاوە ئەیوت وتومە بەخوا شێخ عەبدوڵڵا ئەمڕۆ ناچێت بۆ سەر زەرعاتەکەی تەماتەیەکی زۆر جوانی بوو لە کاتێکا کەوا جمعەیە کەوتمە ئیمڕۆ جمعەی هەیە شێخ عەبدوڵڵا چ جمعەکەم نایەت بۆ سەر زەرعاتەکەی بەخوا ئەچم نەخێت تەماتەی لێ ئەەکەمەوە هەرچۆنێ هەیە ڕووم ناتۆ بچم لێ داواکەم و نێشیە فرۆشت چوم وتم وەکو دزی بە دزیەوەی بە ئەڵێ کاتێکە چوم پەرژینی کردبوو یەک دەرگای تێیاڵا بووە هەژێکی گۆژی پیان نابوو تی هەژەکەم لادا و چوم جامانەیەکم پێ و دام خست و دەستم کرد بە تەماتە ڕنین بە کەیفی خۆم تەماتەم ڕنی و چوارچوبکی جامانەکەم بەست گرێم دا و کردم بە شانما وتی هاتم بڕۆمە وتی وەڵڵاهی هاتم بەر قایپەکە لە کە هەژەکەی پیا بنێمەوە وتی ڕەشماری هەسا سەر پێ لەبەر قایپەکە هەوتی هەرچەند دەسم ڕاوە شان و هەرام لێک وتی هەر سەری بەعادا نەڕۆیشت ئەگەڕامەوە ئەو ڕۆیشتە خوار کە گەڕاوە بە دوایش کە هاتمەوە بە تەماتەکەەوە وتی وەڵڵاهی سێجا هەساوە سەر پێ بۆم کە بە تەماتەکەەوە ئەی کە تەماتەکەم دانا ئەڕۆیشتمەتەنیام ئەش سەرخوای ڕۆیشت بە تەماتەکەەوە نەیهێشت وتی وەڵڵاهی چونکە تەماتەکەم کرد ناو لە دێرایە کات هەڵم ڕژانەوە خوا ماڵی تۆیش و شعباشی وێرانێ نایاڵی ئەوە ڕوتی وەڵڵاهی کە تەماتەکەم هەڕژان بەدەستی خاڵ چوم مارەکە ڕۆی بۆ چەمەکەی تر دوای جمعە کە دوای جمعە ڕۆیشتمەوتم شێخ عەبدوڵڵا خوا ماڵی خۆت و حەرەزەکە وێرانکە وەڵڵاهی نەیەڵا تەماتەیە بێنمەوە وتی برا تۆ بەشی خۆ ببردایە ئەیەڵا ئەرێ وەڵڵا تر ئەیتی وەڵڵاهی حەرەسێکی دا نابوو نەیەڵا و تەماتەیە بەرێ. ژنە شاعرێکی ماندار دەفەرمێت قلوب العارفين لها عيون ترى ما لا يراه الناظرون وألسنة بسر قد تناجي تغيب عن الكرام الكاتبين وأجنحة تطير بغير ريش إلى ملكوت رب العالمين فتسقيها شراب الصدق صرفا وتشرب من كؤوس العارفين. عارفەکان خاوەنی دڵانێکن کە دەبینن ئەوە دەبینن کە خاوەن چاوەکان نایبینن زوبانیان بە نهێنی مناجات دەکرێتەوە بە جۆرێک کە تەنها خوازانێ و پەنهانە لە دوو فریشتەی نووسەر
باڵێکی هەیە کە ئەفڕێ بەبێ باڵ و پەڕ بەرەو مەلەکوتەکانی پەروەردگاری جیهانیان ئیتر لەوێ ئاوی ڕاستگۆیی پێ ئەدرێت لە پەرداخی عاریفان پێی نۆشەکرێت. مامۆستاگیان ئەو کەسە ساڵحانە بەچی ئاوا پێگەیشتون؟ ئەو کەسانە بە تەقوای خوا پێگەشتون، ترسی خوا لە دڵیان هەیە، شەر نێ عیلمیاشیان هەبوو بێت. سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ بەشیان نەخوێنەوار بوون، بەڵام هەمیان بە تەقوا بوون، گەیبوونە حەدی دەرەجەیەکی ئەوەی کەوا عەشەرەی مباشەرەیان تیا هەڵکەوت. غەیری عەشەری مباشەرە 100,000 سەحابی لە حەجەتول وداع لەگەڵا بوون، لەوانەیە بڵێ 90,000 لەم تەقواکان بوو بێت. تەقوا سەرچاوەی هەموو شتێکە، بەڵام ئەگە بە عیلمەوە بێت چاکترێکیشە. خێر و بەرەکەت. مامۆستا هاتم جەنابەت کتێبێکی خوێنتەوە کە نیساء النەبی صلی الله علیه و سلم، خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم، نمونەیەکی زۆر جوانە بەڕاستی. لە ناو کوردەواری خۆشمانە ژنانی ئیمانداری زۆر عەجیبە بۆ سەر پۆشتسپیە زۆر پاکەکان لەسەر بەرماڵی جاری وا هەیە دانیشتون بە درێژایی شەو ڕۆژ سڵاواتیان ناوە. ئەو نمونانە هیچ لە بەرچاوە بیرتە؟ وەڵڵی لەو نمونانە ئەتوانم بڵێم ئێستاچێ نێتەوە خیاڵە، بەڵام بکەوێتەوە کاتێکیشینی لەوانەیە کۆمەڵێ لەو ئافرەتە بە ڕێزانە بێتەوە خیاڵ. لە پیاوانی شاوەی کەوا ئێمە لەم شارە زۆر شارە زابین. باسی حاجی کاکەحمەی شێخ ئەکرێ. حاجی کاکەمای شێخ ئەمەنگە تەقواکەی هەبوو کاتێ باوکی ئەمری خوای کرد، باوکی بردەسا خەبران ناشتی. شێخ ماریفی نۆدێ. مامۆستا لە ئێمە چی بکەین بۆ ئەوی ئەو کەسە ساڵحانە یعنی بۆنەوەی نوێمان ینی ئاشنا بکەین؟ جیلێک دروست بڵین هەر نازانێت خەڵکی ساڵح چیە، نازانێت تەقوادار چیە، ینی چی بکەین بۆ ئەوی ئەوانە دروست بکەن؟ وەڵڵایەتر تۆ زەحمەتە دروست بوونەوەی، چونکە دنیا بەرەو کۆتایی ئەڕوا. جارێکە دنیا ناگەڕێتەوە بۆ زەمانی سەحابە و ئەو تەقوایی کەوا ئەو کاتەیە هەبووە. ڕۆژ بە ڕۆژ ئەم ئیسلامە تۆزی لێ ئەنیشێ. نا بێئومێد نابین کە ئەڵێ تووبە بۆ ئەو کەسانی کەوا لە ئاخر زەمانە فرقەیە گەمێنێتەوانێ فرقی ناجیەیە کەوا شەڕ ئەکەن ئەشیدا و کۆمەڵێ مواسەفات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسییان نەکا کەوا محارەم لەسەر حەقن ئەمێنەوانێ. ئەمە زۆر کەم ئەمێنەوە، نسبەتێکی کەمە. ئێستا چێت تۆ تەقدیری عالەم کاگە بۆ حسابە بکێ 7 ملیار نفوس لەسەر ئەرزا هەیە، لەم 7 ملیارە ملیار و نیوەشی موسڵمانە، لەم ملیار و نیوەی چەندێکی متەقیە، چەندێکی هەبان نەڵێ متەقی، چەندێکی ملتەزیمە بە دینەوە، نسبەتێکی زۆر کەمە. ڕۆژ بە ڕۆژ کەم ئەبێتەوانێ. کەمە بێتەوە مامۆستا. سنەتی کەونیە، سنەتی خوای گەورە مێرەبانەوەیە. هەموو نیشانە بچووکەکان هەمووی هاتوۆتە دی، نیشانە گەورەکان ماوەتە پێشەوەتە ئان و دەقای الله عالەم وەخوا خۆی زانەکەیەتە پێشەوە. بەڵامەتە هەچی تۆ پێ بڵێ بۆنی ئەوەی لێ هاتووەکەوە بەرەو کۆتایی بڕە. کۆتایی چۆنیە بێ خۆ لە فوجەیەکان نابێ، وردەوە دەبێ لەم بێدینیەوە دەست پێ بکات، لەم بێدینەوە خەڵک کەسانێک ئێستاچێ نوێژەکە ڕۆژۆگرێ حەجی کردۆ ڕیباخوا زۆرمان هەیە، نمونە زۆرە لەم شارە. کەسانێک هەیە دوێنێ ئالەم دوکانە باسی مختبەر هاتە پێشەوانێ، کەسانێک وتی پیاو هاتووە فەحسی بۆ کەم، وتێتی 4-6 کەبابم خواردۆ هاتوون فەحسێکی چۆرەکەم بکاکە چۆرەکانی چۆنی فەحسی بۆ کەم تۆ 4-6 کەباب و خواردە بێت ئەبێ 8 سەعاتی بەسەرا تێپەڕێ. ئەڵێ دکتۆرەکەم پێتمتی تۆ نانی ئێمە بڕیت ئاخەکە ڕۆژی 4 نەفەری وایمان بۆ بێت و تۆ ئاوایی ئیزنیان بیت، ئەی ئەمە چۆنی بژین. وتم نوێژەکەوتی نوێژەکە ڕۆژوەگرێت تەقوای هەیە بە حساب، بەڵام لەگەڵ ئەوە ئەسلی دینەکەی دەبیر شوێتەوانێ ڕۆژۆ و نوێژەکەی لێ بۆ بە شتێکی عادەت. تا حەڵاڵ و حرام نەپارێزین عاقبەت خێری ناپارێزین. هەر ئەوەیە حرام و حەڵاڵیش وەڵڵاهی ئێستا ئەو خەڵکە هەمووی ئەڵێ نانی خەڵک بە حەڵاڵی نەماوە، ماوە بڵێ نەماوە ماوە، بەڵام تۆزی لێ نیشتووە، تۆزی لێ نیشتووە. خۆی گەورە مێرەبان ئەو تۆزە لابەرێ لەسەرمان و ئەم تۆزە تەمەنەمان ماوە بە بێ شرک بیبینە سەر و بە بێ ڕیا بیبینە سەر و دڵی خوامان لێ ڕازی بێ، دڵی ئەو خەڵکەشمان لێ ڕازی بێ. ئینشاءڵڵا ئومێدمان هەیە بە خۆی گەورە مێرەبان بە هەر جێگەی هەر هەمومان بێت. ماوەس شەوەرهان چیت ماوە لەسەر و پیاوە باشانە ڕاستی لە کە تۆ بینیوتن یاخود بیستوتە لە سەریان کە زۆر ساڵح بوون، زۆر واریع بوون
بانگوێژ بوون لە مزگەوتە حەزەکەم جەنابی باوکیش باسێکی باوکە بکەیت سەنە خۆشەوە ئاوا لە جێگای وڵی قورآن باوکشم الحەمدلە هەر بە ڕچەی باو باپیری خۆیان ڕۆیشتووە هەر بەردەوام لە خزمەت قورئانا بووە و قورئانیشی خوێندووە قورئانیشی بە خەڵک وتۆتەوە الحەمدلە ئێمە کە دوو برابووین ختمی قورئانی پێکردوین و نزیکەی 20 کەسێکی تریشی هەر لە دیەکە ختمی قورئان پێکردووە و هەر دەستشی لە خێر و چاکە و لە یارمەتیدانی خەڵکییا زۆر بووە لە ئیشی لادی ئایتر لە هەر ئیشێک بێت و لە مناسبەی مناڵناونان و لە بەشکردنی زەوی و زار و لە حەلی مشکلەی خەڵکییا بوو دایمە دەستی لە خێرا بە الحەمدلە و بەردەوامیش هەر لە مزگەوتە بانگی دا و بوونی هەر بووە لە مزگەوتا و ئەیتر کەسێ بۆ لەخوا بەزیای بێ خۆقی بە مزگەوتەوە گرتووە حتا لە سەردەمی پێش ئەنفالە لەو کاتا ماڵبەن لەو منتیقا بوو ناو مزگەوتەکەیان کردبوو بە مەقەڕ ئیتر مەسوولێک لەوێ زۆری خۆشەویست لەو کاتا کە تایارە هاڕەمیەکە ئەم ناترسە ئەمە ئەی هەر لە مزگەوتەکە بیشکوژرێم ناو مزگەوتەکە ئەوەی مزگەوتەکە خۆشەویست بەڵام زۆر بێتاقەت بەوەی کە کردویان بە مەقەڕ وانە سوچێکیان هێڵا بۆ ئەم نوێژیتیا بکە ئاوای چۆڵی کردبوو لە ترسی تەیارە ئەو بەرپرسە ئەمی زۆر خۆشەویست ئیتوتی وەڵای حەزەکەم تۆ داواکاریە کە هەبێ من بۆ جێبەجێکە مامۆستا شێخ کامیل تۆ کەسێکی ئاوا خۆشەویستی منی تی وەڵای برا هیچم ناوێت لە تۆ تەنها ئەم مزگەوتم بۆ چۆڵکەن با مەقەڕ نەبێت و من ئەوم پێ هەر مزگەوت بێ ئەوی بڕیای داوتی لە ئیسەوە هەتا ئێوارە یەک پێشمەرگەیەکی یەک پارچەیە قوماشی مەقڕی تا بێت لێتان قوبوڵ ناک هەر ئەو ڕۆژێ بۆیان چۆڵ کرد ئیتر زۆری پێخۆش بوو لەگەڵەوە بەردەوام ماشەڵام جەنابی باوکە تا ئاوا لە جێگانە کەوت بوو بەردەوام قورئانی خوێن ڕۆژی چەند جوزە قورئانی خوێن وەڵاهی لە دوو جوز کەمتری نەخوێندووە هیچ جارێ حتا هەڵنەساوە کە دانیشتووە هیچ کاتێ لە دوو جوز کەمتری نەخوێندووە هەتاوەکو ئەم فترەیش کە لەم چەند ساڵی پێشوە جەڵدەیەک لێیدا لایەکی گرت چاوێکیانی کەس کرده بوو ئیتر دوعای ئەوە بۆی خواییان چاوم بۆ بینا بکەیتەوە بۆی دەوری قورئانەکە بکەمەوە ئیتر سوبحان الله چاوی عینەکیشیان بۆ نووسی دوای عینەکەی لادا چاوی چاک بۆش کرد هەتاکە ئەم فترەش کەوا لە هۆش خۆی چوو هەر دەوری قورئانیا کردو ئەرێ وەڵا ئەگەر بەسەر هاتێکتان مابێت بیرە چوو بێ باسی بکەی مامۆستا شێخ بورهان پێمان خۆشە ئەگەر والله قورآن ئافرەتێکی تەکیە هی ژنێکی تەکیە هی پیاوێکی تەکیەکە والله هەر خوشتێکی بە ناوی پورم بوو پورە مریەم ئەویش الحەمدوللا هەر قورئان خوێن بوو و دەرسی بە مناڵ زۆر ئەوتۆ پورە مریەم خێزانی کێ بوو خێزانی حاجی حەمەد جوان بوو جا خۆی وەکو لەبەرکردن سێ جوزی قورئان لەبەر بوو هەموو شەو ڕۆژەیەکی جارێک ئەم سێ جوزی دەورە کردو ئەیتر لەگەڵ ئەوەشە هەر مناڵێکی پێگەشتایە ئامۆژگارێکی خێریە کرد و قسەیەکی خێری بۆ کرد و لەگەڵا دەرسی قورئانیشی پێوت زۆر ماشەڵڵا لەخوا بەزای مناڵەکانیشی هەموو ساڵحن لەخوا بەزیابێ بەرهەمی باوباپیری خۆیەتی تێکی نەداوە لای نەداوە لەسەر ڕێگە الحەمدوللا بەڵێ ئەو دوو مەدرسەی تەکیە کە بڵین چەند مەدرسەی تیا بووە مامۆستا شێخ بورهان لە تەکیە و لە بەلەکجاڕە یعنی ئەوەی تۆ بیرە بێت لە هی ئافرەتان و لە هی پیاوانیش کە ئەوکو مامۆستا شێخ حەسەن وەکو دایە ئێسمەت وەکو دایە خەجێ وەکو چەند ماڵی تر کە هەبوو بەڵام دیار نی لە بەلەکجاڕە حاجی خەجێ و دایە عیسمەت هەردووکیان وەکو دوو زانکۆی گەورە بوون بەنسبەتی ئیمڕۆ دوو زانکۆ بن کە توانیویانە لە نەخوێنەواری و ئەم مناڵانە چەندەها تەلەبەیان پێگەیانەوە بەبێ ئەوەی کەوا هاوکارێکیان بکرێت لە بەرامبەری ئەوەی کەوا ئەم هەموو هیلاکی ماندوو بوونە ینی لە چاو ئەمڕوا زانکۆ بووە هەم ئامۆژگاری و هەم دەرسوتنۆیش پیانگەیانون ئەم دوو ئافرەتە کە لە بەلەکجار ڕابوون حاجی خەجێ و دایە عیسمەت دوو کەسایەتی بەڕاستی پێشکەوتوو بن لە چاو ئەمڕوا زۆر پێشکەوتوو کە یەکێک لە قوتابیەکانی دایە خەجێ مامۆستا شێخ محەممەد عەلی قەرەداغیە کە نووسەر و زانایەکی گەورەی کوردستانە لەخوا بەزابێ کە هیچیان ئەو تەلەبەیە بەڵێ الحەمدوللا کەوا کەسانی ئاوای دەست دەرچووەکەوە لە تەکیەیشە هەر بەردەوام ئەگەرەکو مامۆستا شێخ حەسەن یا مامۆستا شێخ عەبدوڵڵا یان شێخ عەبدوڵڵای مەلا باوکی مامۆستا شێخ محەممەد ئەویش هەر بە هەمان شێوە
تدریسی کردووە و خەڵکانێکی زۆری پێگەیانەوە الحەمدوللا ئەویش و شێخ بابا عەلیش کە لە سلێمانی زۆر دانیشتووە بەڵام لە تەکیەیشە هەر دانیشتوون لە حای شێخ نووری هەر لە تەکیا دانیشتن کردو بە تایبەتی لە هاوینە زیاتر هاتوونەوە ئەوانیش هەر جێدەستیان دیارە الحەمدوللا کەوا کەسانێکی زۆریان پێگەیانەوە و تەکیە بەعام بڵێم خوێنەوەکانیشی بەقەدەر خوێنەوارێکی شوێناین تر شارەزانین بۆ ئەگەر هەر گوێشیان لێ بگرت بێتن یاخۆ هەر پرسیارێکیان کرد بێت یا لەدا ئەو مەجلیسە دانیشت بێتن بڵێم بەقە خوێنەوارێکی شوێناین تر شارەزاییان هەبوو. باوسە شێبوڕان یعنی هەموو لادەکانی کوردستان یەکێک لە شتە زۆر جوانەکانی کوردستان ئەوە بووە هەر پیاوێک تۆزێ دەستی بەتاڵ بوو بێ بەردەنوێژێکی دروست کردووە. مێژووی بەردەنوێژەکانی تەکیە و مەنتیقی ئێوە چۆنە؟ بەردەنوێژی زۆر بووە؟ قوربان لە هەر سەرکانیەک و کانیایەکەوە بەکاری ئەوە هاتیبێ بۆی کەەوە خەڵک پشوویەکی تیابدا یاخۆ چایەکی لەسەر لێ بنێ یاخۆ ئیسراحەتێکی لێ بکات ئیتر بیریان لەوە کردو جارە با جارێ پێشوەختە شوێنی نوێژێکی تیا دروستکەین بۆی کەوا کاتی نوێژها سەریان لێ نەشێ لەکە نوێژکەن بەتر یاخۆ چەند پارچە تاوێرێکیان هێناوە یاخۆ بەردێکی گەورەیان بەشان هێناوە کردوانە بە بەردەنوێژ و لەسەری نوێژیان کردووە. بەداخەوە ئەمڕۆ لە جاتیەوەی کەوا بەردەنوێژ دروستکەن لەسەر هەرکانی ئایا دانیشتن دەسەکەن بە ئیشی بێشەرعی خواردنەوەی خراپ وانە بەعکسی ئەوەتە بەرەکەت نەماوە کانیاوەکانی وشیان کرد دوای ئەوە. ئیتر هەر سەرچەموکانیە کە ئەو بینی پەکوی ناکەوە بڵێ لەکوێ نوێژە بکەم بەردەنوێژی حازری تیا بوو هەر دەستنوێژی بشۆدایە لەسەر ئاوەکە یەکسەر بەردەنوێژ حازر بوو. ئەم مزگەوتە شێخ حەمەدزیر یعنی ئەمە یعنی گەرمیان کاچوو بۆ گەرمیان پۆلیس نەیتوانی تووتنی ئەو بگرێ کاروانی تووتنیە کرد کەرەتێک گرتیان یعنی پۆلیسەکان هەمویان تووشی ناڕەحەتی بوون ئیتر دوای ئەوە کاروانی چوایەتە خوارەوە یانۆشی ئەمە شێخ حەمەدزیرە تووشی بەڵامانەکە پیاوێکی ئەوەنە مبارەک بوو لە گەرمیانە هەتا داوبەک لە گەرمیانە هات تەشەبوسی پێ کرد کە بینی بکات نادیان بۆ بەغا بۆ مندوبی ئەوتە مندوبیان پێون لە جێهین يعني أواسي بوكر يعني دعاء بوكر جايونا أو أنا يحتاجي أو أنا بيعرفي صاحب معين مختلف ولا جميعنا. هەندێک دەست خانوویەکیان بڕی و لە کەڵەشێرێ زیاتر هیچیان نەدۆزیەوە کەڵەشێرەکەیان برد و کە خەریک بوون بیکەنە بریانی کەڵەشێرەکە پاڕایەوە بەری بدەن بەو بیانوەی کە دەیەوێ خزمەتی خەڵک بکات و پێش ڕۆژ هەڵات بە ئاگایان بێنێ بۆ ئەوەی زوو بشنە سەر ئیش و کارەکانیان دزەکان وەڵامیان دایەوە تەنیا ئەم قسێت بەسە بۆ ئەوەی سەرێ ببڕین چونکە کە تۆ خەڵکە بە ئاگاهێنا مانای وایە لێ ناگەڕی ئێمە دزیان لێ بکەین.